هیچ کات مەڵێ هەمووان خراپن، بڵێ لە هەموو شوێنەکە باش و خراپ بوونی هەیە، ئەمەیان ڕاسترە. بەڵام کێشەی مێشکی ئێمە هەرەوەیە پێمان خۆشە هەموو شتێک ئامادە بکەین. بۆ نمونە کاتێک کەسێکە بینین، دوو کەسە بینین ئەڵێن ئەها کەواتە هەموویان بەو شێوەیەن. ئەسڵەن بەم شێوەیە نییە. عەقڵی سەلامەت ئەڵێ هەموو شتێک ڕێژەییە، هەم باش بوونی هەیە هەم خراپ بوونی هەیە. بەڵام ئەو کەسێک کە هەمووان بە یەک شێوە ئەبینێت، هۆکارەکەی ئەوەیە خۆشی بەو شێوەیە. بۆ نمونە ئەگەر تۆ هەمووان بە باشیە بینی چونکە خۆت باشی، ئەگەر کەسێکی شەیە هەمووان بە خراپێ بینێت و ئەڵێ هەمووان خراپن، دەرونی خۆی خراپە، خۆی کێشەی هەیە. ئەوانەی کە زوو بڕیار لەسەر مرۆڤەکانەدەن و وا بیرەکەنەوە کە هەمووان وەکو خۆیانن ئەبێت ئەم وتە جوانێ عەتاریان پێ بڵێیت. ئەویش ئەمەیە، هەر چییە کاتە تێگەشتنی تۆوە ئەوە بێتە دانایی تۆ. تەواو.